سڵاوتان لێبێت بینەرانی ساری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی لە چوارچەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ئێستای ئەو پرۆژەی لە پشمنەوە ئەیبینین دووسایدی بەردەم زانکۆی سۆران تاوەکو ئیدارەی سربەخۆیە. ئێستا ئەو پرۆژەی گەیشتۆتە قۆناغی قیرتاوکردن. من مەبەستمە لەگەڵ ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە خات و هیام ئەحمەد قسە بکەم. هیام خان، ئەو پرۆژەیە کە ئێستا گەیشتۆتە قۆناغی قیرتاوکردن چی دەخۆ؟ بله بخیر بین پروژه ما قرتاو کردنه هر وها زور برگیده لا خود گریدن بس استا سایده که انشالله قرتاو دکینو بتواوی دوایدین مرحله کانی تر لبو سایده دیکش همان مرحله کان انجام داده. بله بله انشالله بزودترین که ترقیه توا بکن لبردم حالاتیان دکین و بو هاتو چوب که اولا بتوانیم به آسانی اشی خمان لو سایده دست بکن. توانیم تانه لو ماوی که بوتان دیاری کرابو کارکان بکوتا بینن یا انجامی بدن؟ بله ما هشتا 4 مانگ زیاتر ما بلام اوش لبروا هندک تأخیرش بود لبروا چونکی زور خانو تجاوز و آوانه لسرایبون حتی استاش هر لا ندراون لبر او ما زور تأخیر بونه لپروژه که خو. او بربستانی باست کردن لکه هبوا وای کردو که پروژه که ایو کو خوی زیبت زینکری. والله حتی استا بله. او سایده کما او اویش دوا اکوی یا لکاتی خوی تا. نه ان شاء الله محاوله دکن بس بربستکان لا ببن بس زودترین کات حتما کشته یک مانگی دیگه ان شاء الله تاوی دکی. اما شقامه که زور برچاوه هات زوی زوریشی بسره. برگەکان چیتر لە خۆ ئەگرێ مەسلەی جوانکاری و ئینارەی کارەبا و سەوزایشی تێدایە؟ بله ئەوە لەوانەیە دوای کەم ئەمە پرۆژەی خۆمان تەواو کرد چونکە ئەو برگە لە تەندەری ئێمە دانیە ئەوان دوای ئەوە دەست بە ئیشانە دەکەن. ئەوەی ئایدی ئێمە تەنها قرتاوکردنە دەگەینە مەرحەلەی سەوزایی ئەو جا ئەوان دوای مەسەڵەن بخۆیان بڕیار دەدەن کە کەی ئەو مەرحەلانە دەست پێ بکەن. لەسەر قیر بۆ دروست بوو لەبەر ئێستا ئەو قیرەکرێتن زۆر جارە بین ڕێگاوبانەکان دوای ماوەی قیرەکە تێکەچێت. ئێوە چاودێری یا پشکنینی تەوا بۆ قیرەکراوە کە ستاندار بێت؟ بله بله هەموو شتێکە بە پێی ستاندارد ڕۆیشتە. ئێمە شتێکشمان کردووە کە تا ئێستا ینی زۆر کۆمپانیا ئەو شتە ئەنجام نادەن بە دیزاینی بە شێوەی سنسەرمان هێنایە که ئەوە هەموو فەریشەکان یعنی ئەگەر بە سنسەر بن ئینشاڵڵا هیچ مشکلەی ڕەگل و مشکلەی یعنی تێکچوونی قیر ئەو شتانە لە خۆ نەگرێت. زۆر سپاس بەخێر. لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا هاوکارم دیمەنەکانە گوازێتەوە. ئێستا ساتی قیرکردنی سایدێکی بەردەم ئەو پرۆژێکە دووسایدی زانکۆی سۆران تاوەکو ئیدارەی سربەخۆی سۆرانە. ئەوە ساڵی ڕابردووش قۆناغێکی جێبەجێکرا. ئێستا ئەمە قۆناغی دووەمە کە ئەو درێژیەکەشی زیاترە. هەروە وەکو ئەندازیار و سەرپەرشتیاری ئەو پرۆژێ ئاماژەی بۆ کرد کە ئەوەی بربەست بوو لە بەردەمی ئەو پرۆژێ هەندێک زێدەڕۆیی هەبوو. دەبین ئێستا لەلایەن کۆمپانیای هەڵبین و کۆمپانیای کارساز ئەو پرۆژەیە جێبەجێکرێت و دوای تەواوبوونی کارەکانی ئەم سایدە لە قیرتاوکردن بەڕووی هاتوچۆی هاوڵاتیان دەکرێتەوە و کارەکانی سایدی بەرامبەر دەست پێ ئەکات بۆ ئەوەی ببێتە پرۆژەیەکی خزمەتگوزاری لە بەردەم هاوڵاتیان.